پێشش سپاسی دەستگای ستاندەردێکی کە ئەو فرسەتە هەردوو هەفتە جارێک بۆمان دەڕخسێنێ ئەو ئینسانی بەڕێز و ڕۆشنبیر و وڵات پارێزا کۆمان دەکاتەوە هەندێک گفتوگۆ بکەین لەسەر بابەتی هەنووکایەکانی ڕۆژانەی ئەوڕێی کوردستان ئەوڕۆ ئەوەی لە پێش هەمووانە بەڕاستی ئەو کارە گەورە و مەزنەی کە دوونێ لە دادگای فدرالی حکوومەتی عێراق دەرچوو ئەویش بە هەوڵ و ماندبوونی دەستگای ستاندەر بە شێوەیەکی گشتی و ئەو تیمەی کە بەڕێز دکتۆر ڕعد سەرپەرشتی دەکرد بەڕاستی ئەمە ئەوڕۆ باسم کرد وتم ئەمە لە 30 ساڵی ڕابردوو قەت قسەیکی خۆشمان جێلێ نەبوو بەس خۆشبەختانە ئەوە چەند ڕۆژێکە چەند قسەیەکی خۆشمان جێلێ بوو بەڕاستی ملەتەکەش و هەموو خەڵکەکەش و زۆر پێی خۆش بوو ئەمن ئەوەی سەرنجی منی ڕاکێشا کە زۆر دڵخۆشی کردم یەک لە چاڵاکە مەدەنیەکانی بەغدا عەرەب کە کابرایەکی دیارە و زۆر ناشتشە شتێکی باس کرد گوتی ئەوەی دوێنێ کرا بۆ خەڵکی هەرێمی کوردستان شتێکی مەزن و گەورە بوو شتێکی زۆر باش بوو بەس گوتی بەڕاستی ئەوە ئەرچی پەرلەمانتارەکانی کورد بوو لە پەرلەمانی عێراق کە ئەوان نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن کە کوردستان لەو هەم نەهامەتی بوو بەس ئەوان هیچ پەرچەکردارێکیان نەبوو چەند کەسانێکی سادە و ئاسایی لە ناو خەڵکەکەی وەکو کاگالی ژشارەت پێدا لەسەر مەسرەفی خۆیان و بە ماندبوونی خۆیان و کاتی خۆیان ئەو ئەرکیان خستە سەرسانیان و تەبان ئێمەش هەر هەمومان هەر یەکەمان لە جێ خۆمانەوە ئەوەی پێمان کرا بوو یعنی تەقسیریمان نەکردووە هاوکاریمان کردوون هەموو ئەو توانا و علاقاتەی هەموو تاکردن زۆربەی زۆری لە ئێوە علاقاتی باشە بۆ لەگە بەغدا و لەگە برادران ئەو علاقاتەی بەکارهینە هەتا گەیشتنە ئەو نەتیجەی ئەوە بەنسبەت قەراری دووەم کە ئەویش تایبەت بوو بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمن داوای لێبوردنەکەم دەبا زووتر ئیشارەت پێ بدەنەوە ئەمن ئەو ڕۆژۆ پێخۆشحاڵم کاک دکتۆر محەممەدم دیت پاش چەندی ساڵ پێکەوە لە کۆنگرەی نەتەوەی بووین لە تەوەری ئابووری ژینگە بەرحاسی خۆشحاڵم بەدیتنت بەڕێز بەخێر بێ سەرچاو ئەوەی انتخابات کاگالی ئیشارەتیە بە هەندێک نقاتی گرنگدا ئەمیش حواڵی دەکەم ئەوەی تەواوکەری ئەو قسەکانی کاگالی بم یەک لە شتەمەی مەکاوە بوو دەمێکە ئێمەمانان هیچ هیوایەکمان بە پەرلەمان نەما بۆ ئەویش نەتیجەی ئەو تەوزیع نەکردنی بازنەی هەڵبژاردن کە دەبووە یەک بازنە ئیتر لەگەر ئەو کۆمسیۆنەی کە خۆیان دایان نابوو تەزویرات و بەکارهێنانی پارەی گشتی و توانای گشتی و هێزی چەکداری شتێک دەردەچوو کە ڕنگدانەوەی ڕاستەقینەی تموح و هیوا و خواستی خەڵکەکەی نەبوو بەڕاستی تەنها بووە ئاداتێک بۆ حیزبەکانی دەستەڵات کە ئەو پەرلەمانەیان بەکاردەهێنات ویست و شتی خۆیان بەس خۆشبەختانە کۆمەڵێک هۆکار کۆبوویتەوە ئەوەلەن ئەو کۆمسیۆنەی بەغدا سەرپەرشتی دەکا ئەوە تا ڕادەیەک هیوامان وایە کە هەمووشمان وا چاوەڕوان دەکەین کە مزداقێتێکی زۆری تێدا دەبێت زۆر جیاواز دەبێت لە گەر ئەو کۆمسیۆنەی کە وەختی خۆی انتخاباتەکانی کوردستان دەکرد دوو مەسەلەن دەبوایە هەر حزب بەشداری بکردوایە لەو انتخاباتانی پێشترێ دەبایە قایمەکیش دروست بکەن بە 100 ناو چونکە ئەندامانی پەرلەمانی کوردستان بێ کۆتا 100 بوو کۆتایەکان جیاواز بوون حزبەکانیش دەبایە ئێمە وەختی خۆی لە بستنەوەی گۆڕان یەک دوو جار بەشدار بووین لەو انتخاباتانە قایمەکەمان 100 ناو بوو لە هەموو کوردستانیش یەک باز نەبوو ئێستا خۆشبەختانە ئەوەی لەو قرارەی تەسبیت کرایە ئەوەیە کە تاکە کەسیش دەتوانی خۆیکەن بکە و قایمەشیش دەتوانی بە شەرتێکی لە 3 کەسی زیاتر بن 3 کەس و زیاتر یعنی شەرت نییە ئللا ئەمە 100 پەرلەمانتارە دەبێت 100 ناو هەر قایمەک واتە 3 کەس و زیاتر دەتوانین قایمەکی دروستکەن چەند کەسێکی دەتوانن قایمەتی دروستکەن کیانی سیاسی حزبی سیاسیش ئەوانیش دەتوانن
بەڕاستی ئەوە تەغیرێکی زۆر گەورە و جەوهەریە لە زمنی قرارەکەی و تەنها شەرتیش لەو قایمانەی کە گوتمان کە دروست دەکە لەجە 3 کەسن 5 کەسە 10 کەسن ئەوەیە کە دەبی سەتاسی ئافرەت بی تەنها ئەو مەرزی تێدا هیچ مەرزێکی ئەوەی نەکردی ئەوەی هەتا ئێستا ئاشکرا بووە زانیتمان داوە ئەوەش بەڕێی من ئەوەش دەرکەچی گەورەی کردەوە لە خەڵکی کوردستان لە هەموو برێن ڕۆشنبیران وەکو جەنابتان ئەوانەی لە خەمی گشتیدانە لە خەمی ئەو وڵاتەیدانە لە خەمی هەرێمدانە لۆی بتوانن بەشدارێکی کاریگەر بکەن لە هەڵبژاردن ئەوزە چ وەکو لیست دروستکردنی یا وەکو کەسی سربەخۆ یان وەکو پاڵپشتی ئەو لیستانەی کە دروست دەبن چاوەڕە دەکرێت چەند لیستێکی تازە دروستبی لە کەسانی خاوان هەڵوێست و بەتوانا و ئەوانەی دەتوانن فعلەن ئەگەر بگەنە ئەو شوێنانە خزمەتی گشتی بکەن و خزمەتی وڵاتەکەی بکەن بەڕاستی ئەمن هەر ئەوەندە مەوزوعە بوو دەمیست باسی بکەم لێرە کە ئەو شتانە ئەوەی کاگعالی ژشارەتی پێدا شتێکی زۆر گرنگە کە بەشداریکردنی خەڵک لە هەربژاردننی داهاتوو زوو بە زووی دەبی وادەی هەربژاردن دیاری بکرێ کە ئەوەش دەمێتەوە سەرۆکایەتی هەرێم لێرە بەڕاستی پێویستە دوای لەمڕۆوە کۆبنەواتیان بکەن و خاستن وابزان کۆبنەوەیشیان ئەنجام داوە لەگەر کۆمیسیۆنی باڵای عێراق و لەگەر یۆنامی و اتفاقەکی زمنی وا کراوە کە لە مانجی 6 لە بیدایەتی سەرەتای مانجی 6 ڕۆژێک دیاری بکرێ بۆ ئەنجامدانی ئەوروپا هەربژاردنەی کە هەمومان چاوەڕێی دەکەن هیوادارین هەربژاردنەکە وەکو ئەوەی تەوەقع لێ دەکەن بە شێوەیەکی ڕاست و دروست و پاک و خاوێن و بە باشداری کارای هەموو ئەوانەی کەن چەندی ساڵە چاوەڕێی ئەوە بوون کە فرسەتێکی وا ڕێک بکەوی کە خۆیان تاقی بکەنەوە و بەشداری ئەو هەربژاردنە بکەین بتوانین گۆڕانکاریەکی فرسەتێکی زۆر باش هاتە پێش یعنی بەڕاستی فرسەتێکی زۆر باش هاتە پێش بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێم هەمووان متفقین لەوەی کە ئەو سیستەمی حکومڕانیەوە ئەو شێوازی ئیدارەدانەی 30 ساڵی ڕابردوو زەرەری یەکزار زۆنی بە هەرێمەکە و بە وڵاتەکە و یەک بەیەکی هەمووانی گەیاندیە ئێستا فرسەتێک هاتە پێش بتوانین گۆڕانکاریی گەورە بکەین و لە هەمووی مهمتر خەڵکی خۆمان وشیار بکەینەوە کە ئەو جارە بەشداری کارای هەربژاردن بکە ئەوە زۆر میمە چکە وەکو کاگالی ژارێتی پێدا لەوانەیە دەسەڵات و ئەوانەی نزیکن لە دەسەڵات ناومێدی بڵاوکەنەوە بەس ئیشی کاری ئێمەش ئەوەیە کە خەڵک وشیارکەینەوە خەڵک هام بدەین کە بەشداری ئەو هەربژاردنە بکەین ئەو هەربژاردنە ئیشاڵڵا کۆتایی بە ناومێدی دەینی بەرەو ئاسۆیەکی ڕۆناک و ئاسۆیەکی گەشت بۆ وڵاتەکەمان بۆ ملکەکەمان سوپاسان دەکەم.